گوندی غەمزەیە لە قەزای شارباژێر بە هەوڵی خات و شانازی برای محەممەد و چەندین کەسایەتی تر لەلایەن شارەوانی سلەیمانیەوە بڕیاری قیرتاوکردنی ڕێگەی گوندەکە دەرچووە و لە ئێستادا کاری بڕین و پڕکردنەوەی ڕێگەکە دەستی پێکردووە بۆ ئەوی بتوانرێت بە زووترین کات قیرتاو بکرێت و پێش کاتی باران تەواو بکرێت. دەستکراوە بە تعدیلکردنی جادەکە و دواتر مەکاین و پێداویستی قیرکردن لەلایەن شارەوانی سلێمانیەوە بە سەرپەرشتی بەڕێز کاک توانا لە پرسراوی ئامێرەکانی شارەوانی سلێمانی کە من مەبەسمە زۆر دەستخۆشی لێ بکەم سوپاسی بکەم بۆ ئەو جوودەی کە کردوێتی لەم کارەوە سوپاسی بەڕێز شارازخانەکەین کە هیمەتی کردبەوەی ئەم پرۆژەیە لە ئەم ساڵا بچێتە جێبەجێکردن و سوپاسی کاک مەلا بەختیارەکەین بە هەمان شێوە پشتیوان بۆ کاک تۆرەڤاڵ پارێزگاری سلێمانی و سوپاسی کاک ئەحمەد کۆمپانیای بروسکەکەی. ئێستا ئێمە ئیش لە تێکەڵەکەیکەین تێکەڵەکەی شەقامەکە جادەکەی ئەم گوندە زۆر خراپە بێ ئیشی تیا بکەین لە پێش ئیشی تێکەڵی تیاکەین ئیشەڵا هەوڵین دوای ئەوەش چیمان پێ بکرێت بۆ قیرەکە درێغی ناکەن ئیشەڵا. هاوڵاتیانی گوندی خەمزە خۆشحاڵن کە کارکردن لە ڕێگەی گوندەکەیان دەستی پێکردووە و خوازیارن لە داهاتوودا پرۆژەی خزمەتگوزاری زیاتریان بۆ جێبەجێ بکرێت. تا زۆر خۆشحاڵین کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوری داوەتەوە لە دێکەمان هەوڵەدا بۆی کە دێکەمان خیرتاو بکە کە بە هەوڵی چەندین کەسایەتی دیاری ناویچێتی نیشتیمانی کوردستان هەواڵ شانازخان کە زۆر دەور و تەسیری هەبووە لەسەر جێبەجێکردنی ئەم کارەوە بەڕێز مەلا بەختیار و کاکشاهۆی قایمقام جەنابی مدیرە ناحەیە ئەمانە هەمویان هاوکار و پشتیوان بن بۆی کە بتوانن دەستی ئاوەدانی بگەنە دێکەمان. تا زۆر دڵخۆشین و کە جادەی پرۆژەی جادەی قیرمان بۆ دەرچووە لەخوا بە زیابێ هیواداری نەموو دێگانی کوردستان دەستی ئاوەدانی و خزمەتی بگەێنرێتی. بە تەواوکردنی قیرتاوکردنی ڕێگەی گوندی غەمزە لە قەزای شارباژێر ئەوە هەنگاوێکی باشە بۆ ئەوەی دانیشتوانی ئەو گوندە بتوانن لە داهاتوودا بە ئاسانی لە وەرزی بارانباریندا هاتوچۆ بکەن و گرفت و ئاستەنگی هاتوچۆیان بۆ دروست نەبێت. هێمن کەمال، کورتسات نیوز، گوندی غەمزە، قەزای شارباژێر.